قەیرانی دارایی و ڕەوشی ئێستا یاریێمی کوردستان زۆرترین کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خاوەن پێداویستیە تایبەتەکان دروست کردووە و بەهۆیەوە لە بارودۆخێکی یەکجار خراپدا ژیان بەسەر دەبەن. لە نێو خاوەن پێداویستیە تایبەتەکاندا کورتە باڵاکانی کوردستان دەنگی ناڕەزاییان بەرز کردەوە و لە یادی 23 ساڵەی دامەزراندنی کۆمەڵەکەیاندا ڕایانگەیان ژیانی زیاتر لە 4000 کورتە باڵا لە بەردەم دژواریەکی زۆردایە. بەڕاستی لەم کاتەدا خۆتان دەزانن کاریگەری دارایی بە تایبەتی ڕوویکرد لە کورتە باڵەکان. بەڕاستی بە تایبەتی ساکە من نەما ئامارە بە یێوادەم 80 کورتە باڵا زەواج هێڵوەشانێتەوە، بە تایبەتی ئەو کورتە باڵانی کە زەواجیان کردو کە ماڵ و مناڵیانە بوو سەرگەردان بوون، بە تایبەتی توانای کرێچیان پێ نادرا، کرێیان پێ نادرا، یان پێداویستیەکانی ڕۆژانیان بۆ دابین ناکرا. ئەمە بەڕاستی زۆر کاریگەری کردە سەر ئەستوی ئێمە بە تایبەتی بۆ سەرجەم کورتە باڵەکان. بەیاننامە بە دانیشتن لەگەڵیان بەکردوگۆ، ینی چارەسەرێکی نییە هەڵدێت قەیرانی دارایی ڕووی کرد لە ئێمە. کورتە باڵاکانی کوردستان ئومێدیان بانگاوەکانی حکوومەت بۆ هاوکاریکردنیان تا دێت کەمتر دەبێتەوە. لەلایەکی ترەوە کەمکردنەوەی ئەو بڕاوکاریەی کەمانگانە پیان دەدرێت بە یەکجاری کاریگەری لەسەر ژیان و گوزەرانیان دروست کردووە. وەک خۆیان دەڵێن ئەگەر هاوکاری کەسانی خێرخواز و سەرمایەدار نەبوایە کاریگەریەکان لە ئاستێکی قورستردا دەبوون. کورتە باڵەکان بەڕاستی لە ژیانێکی زۆر ناهەموار و ناخۆشان داواکەین بە زۆرترین کات موچەکانمان پاشەکەوتی موچەکانمان بۆ بگەڕێنەوە بۆ کورتە باڵەکانمان، نەخۆشەکانمان چارەسەر بکەن، خوێندنگەکانمان بۆ چاکەن. بە هیچ جۆرێک حکوومەت یارمەتی ئێمەی ناوی کۆمپانیەکان بەڕاستی کۆمپانیەکانمان هاوکاری ئێمە بوون، پاڵپشتمان بوون، سەرمایەدارەکان هاوکارمان بوون، پاڵپشتی کورتە باڵاکان بوون. کێشەکانمان لە ڕووی داراییەوە هێزگا زۆرە، لەبەرەوەی ئەوە 4 ساڵە تقریبان بۆ قەیرانەیە تێتە بەڕین. زۆرێک لە کورتە باڵەکان بۆتە هۆی ئەوەی ئاستبوونی لە یەکجا ببنەوە لە ڕووی کۆمەڵایەتیوە. زۆرێک لە کورتە باڵەکان کێشەیان بۆ دروست لەبەر ئەوەی وەکو پێویست لە کاتی خۆیان هیچ موشەیەک نادرێت. دامەزراوە پەیوەندیدارەکانی حکوومەت جگە لە بەشداریکردنیان لە بۆنە و یادەکانیاندا هیچ مژدەیەکیان بۆ باشکردنی ژیان و گوزەرانی خاوەن پێداویستیە تایبەتەکان پێ نییە. ئەوەی پەیوەندیدارە بە مەسەلەی موچە و پارەی خاوەن پێداویستی تایبەتەوە بەداخەوە ئێمە زیاد لە جارێک زیاد لە ڕێگەیەکەوە جەختمان کردوێتەوە لەسەر خەرجکردنی موچەکانیان وەکو خۆی لانی کەم 100,000 بە 150,000 و دوانە خستنی مانگانە. بەداخەوە ئەم داوای ئێمە و ئەم خواستی ئێمە نەهاتوەتە دی. وەڵامی وەزارەتی پەیوەندیدار دارایی و ئەوەی کە بە ئێمە ئەگاتەوە لە وەزارەتەوە ئەوەیە کە حکوومەت یارێم لە بارودۆخێکی قەیران ناویایە و ناتوانێت بەم داواکاریانە هەستێت. لارێمی کوردستان زیاتر لە 100,000 خاوەن پێداویستی تایبەت تۆمار کراوە. بەهۆی قەیرانی دارایی و ڕەوشی ئێستا یارێمی کوردستانەوە هەمویان لە بارودۆخێکی خراپدا ژیان بەسەر دەبەن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.